بێدەنگ بوو ئیمامی عومەر ڕەفیقێکی لە تەکیەوەتی ئیمام ئەی تۆ چی هیوا و ئاواتێکت هەیە؟ وتی من هیوا و ئاواتی من ئەوەیە بەقەد ئەم مزگەوتە بەقەد ئەم خانووە ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحم هەبێت. ئەو گەنجە خواناسە ئازیزانم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە وەصفی ئەفەرمێت ئەمین هذه الأمة ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحە، ئەمین لە دەستپاکی لە چاوپاکی لە داویان پاکی، ئەمانەتی ئەم ئومەتە لەسەر شانی ئەو بێت هەڵیەگرێت. هەموو قورئانەکەی خوا کەلامەکەی خوا لە دڵیا هەڵیگرتە بوو، داعی بوو بۆ لای خوا، صاحب الهجرتين گەنجێتی هیجرەتی کرد بۆ حەبەشە و پاشان لە مەکەوە هیجرەتی کشی کردەوە بۆ مەدینە. ئەم پیاوەیەکێک بوو لەو دەکەسەی کەوا لە دنیایە ئەسوڕایەوە بە گەنجێتی بەڵام خەڵکی بەهەشت بوو، عەشەڕەی مبەشەڕە بوو بالجەنە. ئیمامی عومەر ئازیزانم عالی الهیممە بوو، هیممەتی زۆر بەرز بوو، چونکەم ئەو ئەزانیە ئاواتەکان لە دنیایە زۆر زۆر کەم نرخن. خەیل چییە هەدبێت؟ ئەسپ و سەیارە و ماڵ و دارایی چییە هەدبێت؟ ئاڵتون و زێ و زیر و مجەوهەرات چییە هەدبێت؟ هەموو کەسێک دەتوانی هەیبێت. ئەگەر توی خوشکێکی باڵاپۆش ئاواتت ئەوەیە گوارەیەکی جوانت هەبێت، ملوانکەیەکی زێڕینت لە ملا بێت، جلوبەرگەکەت زۆر فاشێن و مۆدێلات بێت، ئەمە دەسەکەوێت. هەموو کەسێ لەو بازاڕە ئەشێ مولحیدیە هەیبێت، ئەشێ کەسێ شوان بێت مەڕەکەی بفرۆشێ و ئەوانەی دەستکەوێت. هەموو کەسێک دەتوانێت سەیاری دەستکەوێت. ئەمانە شتی دنیایین کۆتایی پێیت. بەڵام ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح ئەمە مجەوهەراتی ئەسڵیە، ئەمە زێڕ و ئاڵتونێکە کە کاڵبوونەوەی نییە، کە لە ناوچوونی نییە. بۆ؟ چونکەم ئەمە گەنجە. ئومەتی ئیسلامش ئازیزانم لە ئێستای ئێمە پێویستمان بە گەنجە.